وەڵی دەستخۆشیتان لێ دەکەن کە دەنگ ئێمەتان گەیان بێژێ عالەمی زۆراتە سەرخەت و خێرخواز ساتنە سەرخە خێرخواز جادەکان تەواو کرد دەستخۆشیتان لێ دەکەین تەقسیرتان نەکرد دەستان خۆش بیت بە خێراتن پایتەخت میدیا دەکەین بەڕاستی ڕۆلی خۆیان نەبی کە هاتنە ئێرە لە یەکەم جاوە داواکاری و قسەی خۆمان بە لەگەڵ ئەوان کرد و قسەی ئەمەیان گەیاند هاتنە سەرخەت و ڕێگایەکە الحەمدوللا کریاوە ڕێگایەکە کریاوە دەستخۆشیتان لێ دەکەین جێی شانازینە بەس لێرەدا ئێمە داواکاری لە قەزای بەردەڕەش و قەزای شێخان دەکەین قایمقام بێنە سەرخەت ئاوەکە زۆرە تاویک باران هایسێت تەحەمل ناکات جسرەکە دوو قەسیسە بۆمان زیاد بکەن دوو قەسیسە بۆمان زێدە بکەن بۆ ئەوەی ئەی عالەمە ئاسینە بی سارە لێرانگەل هەمی ئیستا وا دیارە هەمی ڕاوەستیاگە سارە ئاسید ئاوەکە زێدە بێ لە بەری دەچیت سارە نەتانی دەرباز بیت داواکارین بەڕاستی یعنی دەبیت قایمقام بێتە سەرخەت بۆمان قەسیسە زیاد بکات یانیش حکومەت خەمێک جدی لە جسرە بخۆت عالەمی زۆر ڕێگەی لەسەریە بەڕاستی زۆر بەخێر بێن سەرسەر و سەر چاومان